سڵاو بینەرانی بیسەرانی ئەزیز من شەنگ خەلیلم لە پۆدکاستی نوێژدارە لەگەڵتانم بابەتی ئەم هەفتەیەمان دەربارەی گرفتەکانی کۆئەندامی هەرسە بە میوانداری دوکتۆر سەرکەوت ڕەوف پزیشکی پسپۆڕی ورد لە نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی زۆر بەخێربێی دکتۆر. زۆر سپاس دکتۆر بشیت. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەی. مەمنونم زۆر سپاس هەر بژین. دکتۆر سەرتا بۆ دەست پێ بکەین باوترین نیشانەکانی نەخۆشیەکانی هەرس و جگەر چین و بەتایبەت بابەتی هەرس. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان لە نیشانە هەرە دیارەکانی کە لە کۆئەندامی هەرس و جگەرە خەڵک دەناڵێنە بەدەستیەوە بریتە لە ئازاری ناوسک ئیتر بەشی سەرەوە لای ڕاست لای چەپ خوارەوە هەروەها گەڕانەی تر شەڵۆک لەگەدەوە بۆ ناو سوورێنچک دڵتەک ئەڵاتن و ڕشانەوە ئاوسانی سک غازات قەبزی سکچوون هەروەها کێشەی قوددان ئازار لە کاتی قوددانە کێش دامەزین گۆڕانی ڕەنگی پیسایی بەڕەش خوێندانان لە ڕێگەی کۆمەوە ڕشانەوە کە خوێنی پێوە بێ و زۆر نیشانەی تریژەن کە باون لە ناو خەڵکدا. دوستو ئەگەر باسی ئازاری سک بکەین باوترین هۆکارەکانی ئازاری سک چین؟ لە ڕاستیە ئازاری سک هۆکاری گەلک زۆرن لە نیشانە هەرە دیارەکە لە هۆکارە هەرە دیارەکان بریتە لە بوونی گرێفت لە گەدە و ڕیخۆڵە و لە کۆڵۆن و لە سوورێنچکدا بەتابەتی بەشی خوارەوەی سوورێنچک بۆ نمونەوە کەسانی کە هەوکردنی کورتخانە درێژخانی گەدەیان هەیە یاخود برینی گەدەیانە برینی گەدەی درێژخایان یاخود دەناڵێن بەدەست گرفتەکانی ڕیخۆڵ و بەدەرسیەوە نەخۆشی دانێوەڵیان هەیە یاخود ئەو کەسانی کە برینی کۆڵۆنی درێژخایانیان هەیە یاخود نیشانی ترمان زۆرە مەسەن گرفتی پەنکریاس جگەر گرفتی ئەو کەسانی کە بەشی خوارەوەی سوورێنچکان تووشی برین بوون و زۆر هۆکاری تریش هەندێک جار هۆکارەکان لە بابەتی هەرس و جگەر یەنە دەرەوە هۆکاری تر هەن وەکو کەسانی کە کێشەی دڵیان هەیە خوانەخواست گیرانی خوێنبەرەکانی دڵ زەبحە و جەڵدەیان هەیە یاخود کێشەکانی بەشی خوارەوەی سیەکانیان هەیە یاخود هەندێک هۆکاری تر مەسەلەن تەشەنوجاتە کێشەی پاراسوەکانە کێشەی بەستەرە شانەکانی بینی پاراسوەکانە و هەندێک نەخۆشی تریژانی بابەتەکە دوور و درێژ و ئەو کێشە. دکتۆر ئەوی زۆر بەلامەوە گرنگ بوو ئەوەیە کە ئەکرێ نەخۆشەکانی دڵ یاخود جەڵدەی دڵ ئازارەکەی لە سکابێ پرسیارێکی زۆر بەجێیە دەوان زۆر جار نەخۆشیێتە لای ئێمە ئازاری ناوسکی هەیە وازانێک کێشەی گەدەی هەیە دەڕاستیان من حەزەکە مەکو نمونەیەک باسیکەم نەخۆشێکی بەڕێزم هەبوو هات بەلامەتی دکتۆر من حەزەکەم ناوزۆری گەدە بکەم منیژوتم کێشەکە چییە یاوارێکی درنگ بوو وتی دکتۆر سکم خەریکە هاتەخە زۆری ئازار هەیە و هەستەکەم برینی مەعیدەم هەیە قورحەم هەیە وتم ئازارەکە چۆنە وتی ئازارەکە ئێستا کە هاتم بەلای تۆ بە قادرمە هاتمە سەرەوە زۆر زیادی کرد کە دانیشتم لەسەر کورسەکەی تو ئەی بینەمە وتم برای ئازیزم ئەم ئازاری تۆ باسیەکەیت ڕنگ بێ هۆکارەکەی گیرانی خوێنبەری دڵ بێ و خوا نەخواست زەبحە و شتی وابێت نەخۆشەکە زۆر پێ ناخۆش و دواتر تەختیتێکم بۆ کرد بەداخەوە بڕواکەی جەڵدەی دڵی هەبوو بۆیە ئاشێت نەخۆش ئازاری هەبێت لەسکە ئیلاقی نەبێ بە کێشەکانی هەرسەوە بۆیە دکتۆر زۆر گرنگە بزانێت ئازارەکەی چۆنە پێناسیکە بە داداشوونی وردکە ئەم ئازارە چۆنە بەچی زیادەکە بە چی کەمەکە لەگەڵ چیا پەیوەندی هەیە نەخۆشەکە تەمەنی چەنە ئەو نیشانانەی تر چین کە لەگەڵ ئازارەکەدا هەیە. دکتۆر ئەو نیشانە مەترسیدارانە چین کە زۆر بە پێویستی ئەزانی ڕاستەوخۆ ینی حاڵتی فریاکەوتنەوە ئەبێ نەخۆشەکە سەردانی پزیشکی پسپۆڕ بکە. بەڵێ ئەگەر ئازارەکە مەبەستە لە ئازارەوە هەیە ئازار و ئەو نیشانانی تریش کە پەیوەندی بە کۆئەندامی هەرسەوە هەیە. بەڵێ پرسیارێکی بەجێیە دەمان ئێمە کۆمەڵێک نیشانەمان هەیە بەڵێن نیشانە مەترسیدارەکان ڕێد فلاگز یاخود ئالاسوورەکان کە نەخۆش ڕاستە و خۆ پێویستە پزیشکی پسپۆڕی ئەو وارە ببینێت بریتین لە یەکەم ڕشانەوەیەکی زۆر و بەردەوام باشە کێشی قوددان ئەو کەسانی کە بەردەوام کێشی قوددانیان هەیە و بە تێپەڕبوونی کات کێشەکەیان زیاد دەکات یاخود ئازارێکی زۆر توندە بەردەوامە لە پڕ دەست پێەکان ناوەستێت لە هەر شوێنێکی یابێنە ناوسکە کێشەی نیە ئەو کەسانی کە کێشەی سکچوونی درێژخانیان هەیە لە ماڵن زیاترە مەسەلەن نەخۆشی ڕۆژاناڵێ ڕۆژی 10 جار زیاتر سکچوونم بێ سکچوونەکەم خوێنی پێوە یاخود خوێندانم لە ڕێگەی کۆم یان نەخۆشیەت تووشی زەردوویەکی زۆر بۆ 10 کیلۆدا بەزیەوە ناشدانەوە کارەکەی چە کۆمەڵە فەحسی کردووە وازەح نییە شتەکەی یاخود ئەو کەسانەی کە کێشەی کەم خوێنیان هەیە نازان هۆکاری کەم خوێنەکەی چێ بۆیە دکتۆری پزیشکی هەر سوچگەر ئەبێ بە داداچوون کاچکە کۆمەڵێک
نەخۆشیمانەیەکە و کێشەی کەم خوێنە دروستەکان و زۆر نیشانەی تر وە زۆر نەخۆشی تریشکە لە بەڕاستی هەموو نیشانەیەک ئەتوانین بڵێن دانیشتێکی تایبەتەوە باسکردن. دکتۆرێکی لەو نیشانانە دڵەکزەیە هۆکارەکانی دڵەکزێ چین و کە گرفتێکە بەڕاستی یانی نەخۆش زۆری زەعاجەکە. بەڵێ خۆی دڵەکزێ لە ڕاستیە دوو جۆرمانێ پاثۆلۆجیکال فیزیۆلۆجیکال هەموو کەسێک لە تەمەنی ژیانیدا لە فترەیەکی دیاریکراوە تووشی دڵەکزەیە بێت لە تەمەنیە زۆر ئاسایی هەنی تۆ مەسەلەن لە هەفتەیەکە کەمێک تووشی دڵەکزیە بی یاخود تۆ کەسێکە حەزە لە خواردنی شەوان درەنگە پێش نووسن بەتەکید لە ئەسنایخوا کەمێک تووشی دڵەکزیە بی یاخود فترێک وەکو پێیز وەرزشت نەکرد و زۆر خۆریت کردووە قەڵەوبی دڵەکزیەشی کەمە توش ئەبێت یاخود ئەو کەسانی کە مەسەلەن پشتێنانتونگە بەڵام ئەگەر هات و دڵەکزیەکە درێژەی کێشات ئەسیری کرد سەر کوالیتی ژیانت ژیانتی شێوێک لە شێوەکان ناڕەحەت کرد شوکارەکان ڕۆژانە دۆکو پێیز نەکرد ئەمە بەڕاستی بەدەداچوونی ئەوێ هۆکارەکانی بریتین لە گەڕانی تەشەڵۆکی زیادە لە گەدە و بۆ ناو سوورانچک و ئاشێت ئەو کێشێ بەهۆی تەشەڵۆکەوە نەبێ بەهۆی تفتەوە بێت کە ئەمە پێڵە نەن ئەسید ڕفلەکس و حاڵەتەمان هەیە هەندێک خواردن ئەبنە هۆی زیادبوون و ناڕەحەتکردنی نەخۆشەکە وەکو خۆتان ئەیزان و خەڵکی ژەیزانێت ئەو خواردنانەی خواردنە سوورۆکراوەکانە خواردنە تونەکانە خواردنە ترشەکانە خواردنە بزەبت خواردنی قورس و چەور یاخود مەسەلەن خەڵکانێکگەن قاوە زۆر زۆرە خۆن کەوا باشە لە ڕۆژێکە لە 4 قاوە زیاتر نەخۆیتەوە چاخواردنی زۆر و هەشە مەسەلەن ئافرەتان لە کاتی حەملدا تووشیم کێشەیە بن یا ئەوانەیە و پێشتر باسمان کرد لە فتریش کەمان زۆر قەڵەوە بن هەیە پشتێنەکانی پشتێن زۆر بە تۆنگیدا ئاخات بەردەوام ینی ئەو گرفتی هەیە یاخود خەڵکەیە پشتێکی زۆر نزمە و هەش ینی پشتێکی زۆر تەنک بەکارێنە ئەمەش هۆکارە. دکتۆر ئەگەر باس لە چارەسەرەکان بکەین و پێشەوە تێبینێکم هەیە خەڵکی زۆربیان هەپی مەعیدە بەکارهێنن کە ئەگەر تۆ ئەنکەمێن دڵەکزیان هەبێ تێبینی و چێ لەسەر ئەم بابەتە ئایا ئاساییە من کەسێک ببێ ڕێنمایی دکتۆر لە خۆمەوە بچم حەبی مەعیدە بکڕم و هەر کاتێ ویستم بەکاری بێنم ئەگەر دڵەکزیەکە بە فترێکی زۆر کەم بوو لە هەفتەیەکە جارێک بۆ دوو جار بوو کەمی خایاند ئەتوانی مەسەلەن گروپی PPI-ەکان ئەم پرازۆڵ جەماعەتەکەی بەکاربێنی بەڵام ئەگەر ئەم دڵەکزیە دووبارە و سێبارە بووە نەخۆش تووشی نیشانە مەترسیدارەکانی وەکو کێشەی خوددان کرد یاخود نەخۆش کێشی داوەزی مەسەلەن ئازاری سەرسەنگی دروست بیرمان نەچێت گەڕانەوە تەشەڵۆک لەگەدەوە بۆ ناو سوورێنچک ئازاری سنگ دروست دەکات کێشەی جیوب دروست دەکات کێشەی گوێی ناوەڕاستمان بۆ دروست دەکات و ئەبێتە هۆی کلۆربوونی دان گۆڕانی بۆنی ناودەم و زۆر نیشانەی تر حتا کێشەی سیەکان دروست دەکات بۆیە لەم حاڵەتانەوە باشترە پزیشکی پسپۆر ببینێت و سەردانی بکات بۆی بزانین ئایا لەم بارە دۆخاپێسی بە نازۆر هەیە یان نە پێسی بەچەکردنی فحسی PH ناو سوورەنچەکە هەیە یان نە بزانین چه مادێکی بۆ دانی بۆ ماوەی چەندێک بۆی دانێت یەکێک لە گرفتەکانی تر دڵتێکە هاتن یاخود خەڵکی ئەڵێن مایدەم تێک چووە ئەمە هۆکارەکانی چوە گەر باس لەو بابەتە لە ڕاستیە یەکێک لە ئالۆسترین نیشانەکان لە ئەندامی هەرسوو لە اختصاسەکەی منابریتە لە بوونی دڵتەگەڵات نوورشانۆچکە مەودانێکی زۆر زۆر فراوانە کۆمەڵک نەخۆشی زۆر زۆر ئەتوانی بڵێ لە سەدا 6 بۆ 7 کۆی نەخۆشەکان دڵتەگەڵات نوورشانەوە ئاکات بۆیە لەبەرەوە بێ دکتۆر بەتایبەت نەخۆش دانیشێنە بەتایبەت گوێبیر و کاتێکی زۆر باش بەبەخشێت بە نەخۆش بۆی بزانێ هۆکارەکانی چیە هۆکاری زۆر زۆرە هیچ نەخۆشەیەکی کۆندامی هەرسوزگەر نییە ئەتوان پێ دڵم بەبێ ئیسtisنا کە دڵتەگەڵاتن دروست نەکات هەموو نەخۆشەکانی تە دروستیەکان کۆمەڵک دەرمانی زۆرمانەیە ئازارشکێنەکان ئەنتیباتیکەکان مەسەلەن نەخۆشە دەرونیەکان خواردن زۆر دەورە بینێت تەمەەن دەورە بینێت هۆکاری بۆ ماوەی دەورە بینێت لەبەرەوە زۆر زۆر هۆکارەکانی خاڵێکی زۆر گرنگە باسکە هۆکارە دەرونەکان یاخود نەخۆشە دەرونەکان پەیوەندی تەندروستی دەرونی لەگەڵ گەدەیە چۆن پرسیارێکی زۆر زۆر تایبەتە گرنگی شەبەلامە بەڕاستی ڕاستیا ئێمە تەوەرێکمان هەیە پێڵەن برینگت ئەکسس پەیوەندێکی زۆر تند و تۆڵ و ڕاستەوخۆ هەیە لە بینی دەروون و مێشک و دەمار و ئەندامی هەرس بە تایبەتتر سووریانسک و گەدە و ڕیخۆڵە زۆر زۆر پەیوەندیان هەیە تۆ دقت بەو کەسانی کە خەمۆکیان هەیە بە تااقەتیان هەیە یاخود بیرکردنەوەیان زۆر زۆر هەیە یەکێک لەنشانە تایبەتەکانە کە دەرەکەوتیانە بریتەلەوەکی ئیشتیهانەگیرە تووشی دڵتەگەڵات نەبن
هیانە جارجار تووشی سکچوونە بە جارجار تۆشی قەبزی ئەبێ یاخود ئیشتیهان نامێن بۆیە پێندێکی زۆر ڕاستەوخۆ هەیە لە بینە. گرفتێکی تریش کە زۆر باوە مۆزوعی بەکتریای گەدە و کێشەکانێتی. ئێوە چۆن پەناسەی بەکتریای گەداکەن یاخود عنی کاریگەرەکانی لەسەر گەدە چیە؟ بەڵێ لە ڕاستیە بەکتریای گەدە بەکتریایەکی زۆر کۆنا لە ساڵی لە بیداەتی سەدەی 19 دۆزراوەوە لەلایەن دوو زانای ئوسترالی پێشتر توژینەی زۆر لە سەرکراوە لە یازالیش ئەکرێت. بەکتریای گەدە بەکتریایەکی گواستراوەیە زۆر جار لە دایکە بۆ مناڵان توش ئەبێت لە ڕێگەی خواردنی پیس بوو تووشت دەبێت ئاوی پیس یاخود مەسەڵەن سەوزە و زەڵاتە و هەر جۆرە خواردنێکە ئەو بەکتریای لەسەر بێ ئەگوێزرێتەوە لە ڕێگەی لیک و ماچکردن و ئەمانەشەوە هۆکارێکی گواستراوەیە. ئەم بەکتریای ئیسپالۆریە کە زۆر جار لە نەخۆش بەداخۆ پێڵێ ڤایرۆس خۆی ڤایرۆس نیە بەکتریایە کۆمەڵی گرفت دروستەکە بۆ گەدەش و دوانزە گرێژێکە هۆکارەکانی توش بوون بە قورحەی با بڵێن برینی گەدەش و دوانزە گرێژ لە قۆناغی کورتخایان و درێژخایانە هەوکردنی کورتخایان و درێژخایانی گەدە هەروەها لە قۆناغی پێشکەوتووە کە مەسەرەن 10 ساڵ 12 ساڵ بخانەیە یەکێکە لە هۆکارەکانی شێرپەنجەی گەدە بەداخەوە بۆیە زۆر گرنگە نەخۆش ئەگا لە پاک و خاوێنی خۆی بێ لە خواردنە پێش هەموو نەخواردنێک دەستی خۆی بشوات دوای نەخواردن دوای هاتن دەرەوە لە تەوالێت مەستەری خواردنەکەی پاک بێت ینی زۆر نەخۆشە بینی بەڕاستی گوێنایە بە خواردن و ئازانە ئەو شوێنی کەتی ئەچێ بۆی مەسا و مەتامەس تەنها ڕوە زاهیرەکەی سیرەکە وازانەگەر کاشەکەی بریقە بوو تر شوێنش پاکەوان نییە بەڕاستی تۆ زەڵاتەیە کە یەتە بەردەستە ئەی خۆی بەڕاستی سەوزە و زەڵاتەی شەکە لە سەرچاوە هەرە بەهێزەکان بۆ توش بوون بە بەکتریای گەدە بۆی هەتا ئەتوانی سەرچاوی خواردنەکەت خواردن و خواردنەوەکەت پاک بێت. نیشانەکانی چین چۆن من گومانی ئەو بکەم کە تووشی بەکتریای گەدە بوومە؟ بەڵێ نیشانەکانی بریتین لە دڵتەگەڵاتن ئازار ڕۆشانەوە کە خواردنە خۆی زوو تێرە خۆیت و خواردن لە معیدەدا هەستەکەی ئەمێنێتەوە مانی سکت ئاوسێت پۆسپڕاندەل فڵنەس دوای خواردن ڕاستە خۆسکت تو کەسێکی قەڵەونی سێرەکە دوای زۆر بە ئاسانی سکت ئاوسا و بە ناڕەحەت قایشەکەت بۆ داخرێت یاخود لە قۆناغی پێشکەوتووە نیشانەکانی دەرەکەون لەوانە گۆڕانی ڕەنگی پیسایی بەڕەش نەخۆش تووشی کەم خوێنی ئەبێت تووشی ڕشانەوەیەکی زۆر ئەبێت ئەگەر کێشەکە لە بەشی سەرەوەی گەدا بێت کێشەی خوددانی بۆ دروست ئەبێت ئەگەر خوا نەخواست مۆزوعەکە درێژەی کێشار نیشانەکانی شێرپەنجەی گەدە دەرەکەون تایە کە ئەوش بابێکی جیاوازە. ئێوە وەک پسپۆڕی ورد لەو بابەتە چۆن دەستنیشانی کەسێکەکەن کە توش بە بەکتریای گەدە بووە و ئایا ڕاستترین و دروستترین تێست و فەحس بۆ ئەم نەخۆشیە چیە؟ بەڵێ ئێمە ڕێگاکانی دەستنیشانکردنی بەکتریای گەدە کۆمەڵە ڕێگامان هەیە هەندێک ڕێگامان هەیە لە ڕێگەی هەناسەکە پێڵەن یورە برێث تێست ڕێژەی دەستنیشانکردنەکەی زۆر بەرزانی لە سانە و 5 زیاتر ینی بە دیقەتر بۆ دەستنیشانەکە ڕێگەیەکی ترمان لە ڕێگەی پیساییەوە ئەوژ ڕێگەیەکی زۆر گونجاو و زۆر چاکە هیچ کێشەیەکمان نیە لەگەڵەیە لە ڕێگەی خوێنەوە بەڕاستی وا باشتر بەکار نهێنێت چونکە توشبوونی کۆن و تازت بۆ لێک جا ناکاتەوە کێشەیەمان هەیە بەڕاستی لەبەرەوە زۆر جا نەخۆش یەت فەحسەکەی پێ بە خوێنکردێتی بەڕاستی ئەمە ناتوانێت ئەتیمادی بکەنە سەر ڕێگەشمانەیە لە ڕێگەی هەناوبینیەوە کراواتە لە ڕێگەی نازوورەوە لە کۆتای مەعیدە چەند پارچەیەک وەرەگرین و ئەینەرین بۆ مختبەری شانەسانی ڕێگەیەک تریشمان هەیە کە لە ڕێگەی کەڵچەرەواتە چاندنی ئەو بەشەی کە لە گەدە وەرەگریت و هەندێک دکتۆری پسپۆڕمان هەیە کە خۆشبەختانە ئەیکەن ئەو جۆرە پشکنینە ڕێگەیەک تریژە لە ڕێگەی نازوورەوە کرێت بەشێکی پارچەی گەدە وەرەگریت یەخێتە سەر کیتێکی تایبەت کە ئەگەر هاتو ئەو کیتە ڕەنگی گۆڕا بە سووریا خود بەپەمەی ئەو پێمانەڵە کە نەخۆش توش بۆ بەکتریە. ڕێگە چارەسەرەکانمان چین؟ ئایا چارەسەرەکان ڕێگەکانی چارەسەر؟ ڕێگەکانی چارەسەر وەکو باسمان کرد ینی خۆپاراستنەکە باشتر لە چارەسەرکردنەوەکو عینێکی معروفە بریتێلەوەی کە نەخۆش دەرمانێکی دژە بەکتریا و دژە ترشەڵە گۆرگرە لەگەڵ 2 ئەنتیبایۆتیک واتە 2 دژە زیندەکی بەڵام ئەمەش تەفاسیلی هەیە تەفاسیلەکە ئەوەیە کە نەخۆش ئەبێ بزانێ مەسەلەن لە فترەی ڕابردووە ئایا چ جۆر ئەنتیبایۆتیکێکی وەرگرتو مەسەلەن نەخۆشە بۆ ئەمۆکسیدی وەرگرتو بۆ دانێشە بۆ کێشەی جێ بۆ کێشەی ئلتیابی مەجاری وا باشترە ئەو ئەنتیبایۆتیکانی کە لە 2 هەفتەی ڕابردووە بەکارهێنراوە جارێکی پزیشک بەکاری نێنێتەوە جۆرعەکەی مهمە
تۆ چەندێکی بە نەخۆشەکە مەسەلەن لیفۆڤلۆکزاسین بەکارێنێ بێت جورئەکەی بزانی چەندێکە و ماوەی بەکارێنانەکەی دو ئەنتیباتیکەکە بەداخۆ زۆر پزیشک و زۆر نەخۆشیش تووشی هەڵابن لەم بوارەیە ئەبێت بەلایکەمەوە 2 هەفتە بێک نەک هەفتەیەک یاخود 10 ڕۆژ باشە دەرمانی دژۆتر شەڵۆکەکەش بۆ مانگێک ئەمە مهمە کاتەکەی ئایا مەسەلەن تۆ لە کاتی گونجاوی خۆی نەخۆشکە پێڵێ ڕۆژ و دووجارە بایندا هەڵەسێ لە خۆ بە ئیسراحەت ئێوارەش لەگەڵ نانی ئێوارایی خوا سعات 5 ئەمە غەڵەتە ئەبێ 12 ساعتی بین بێ تۆ بەیانی دەی بەیانی ئەی خۆی ئەبێ شەش دەی شەو بیخۆی ناکرێت ئەنتیباتی شام خەیتە نیۆڕۆ ئەمە غەڵەتە لەو مهمتر ئەوەیە کە تۆ دەرمانەکانە دوای مانگەکە تەواو بوو مانگێکی تر بۆستیت بزانی ئەو بەکتریایە بنبڕ بووە یان نە پێڵەن چێشی ئسپایلۆری ڕەدەکەیشت دکتۆر ئەگەر چارەسەرەکان وەکو پێویست وەرنەگیرێ باس لەوکە کە ئەگەری توشبوون بە شەرپەنجەی گەدە هەیە ئەمانەوێ باس لەو بابەتە بکەی بۆمان بەڵێ تاوان ئەو پرسیاری تۆ کۆمەڵک ڕەهەندی هەیە کێشە یەکەمیان ئەوەیە کە نەخۆشەکە ئەگەر هاتوو نەخۆشی بەکتریاکەی بنبڕ نەبوو ئەگەر جاری تر پێیسی بۆ ئەنتیباتیکە بە ڕەنگە تووشی ڕێزستانس بێ ئەنتیباتیک بزڵێ بۆیە لەبەر ڕەنگە جاریشتر ئەو ئەنتیباتیکە گەر بەکاری بێنە سوودی لێ نەبینێ لە ڕاستیە ئەو بابەتە بابەتێکی زۆر ئاڵۆز و معقەدە و لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا مەسەلی ئەمنی قەومیە بەکارهێنانی ئەنتیباتیک ینی بابەتێکی زۆر ئاڵۆزە خاڵی دووەم نەخۆشەکە تووشی بێسیقەی و بێمتمانەی ئەبێ بێمتمانەیەک دروستە بینی دکتۆر و نەخۆشە کە ڕەنگە بەشێک لە خەلەکە نەخۆشەکە بێکە وەکو پێیست بەکاری نیێنە خاڵی سێم لە جاری داهاتوە ڕەنگە پێیسمان بە کاتی زیاتر و دەرمانی زیاتر بێ ئەو کاتە لە جاتی 3 دەرمان 4 دەرمان بەکاربین بۆیە زۆر گرنگە بە مەزبوطی دەرمانەکان و بۆ شێوازی کە باسمان کرد بەکاربێن دکتۆر ئەو کەسانی کە تووشی بەکتریای گەدە بوون ڕێنمایی چێ بۆیان لە ڕووی شێوازی ژیانەوە بابەتی خواردن و خواردنەوەکان ئەوانە چین کە لی دوورکەونەوە باشتر وایە بۆی زووتر چارەسەر بەڵێ حتا ئەتوانیت حاولەکەی سەرچاوی خواردن و خواردنەوەت پاک بێت خواردنی دەرەوە بەتابەت زەڵاتە و سەوزەکان تابتوانی لێ دوورکەویتەوە ئەو شۆنانی کە خۆت بە گونجا و بە پاکی ئەزانی و ئایان ناسی بچۆ خواردنەکانە هەتا ئەکرێت کوڵاو بن باشە شوێنی دانە پۆشرا و سەرجادۆ ئەمانە لەگەر ڕێزمە من ناڵم هەمیان پیسن هانە زۆر پاک و خاوانە زۆر مەزبوطن بەس هەتا ئەبکرێت لێ دوورکەویتەوە خاڵێکتر بیتە لەوەی کە دەشتن پێش نان خواردن ئەگەر کرێت دوای ناخواردن و لە شوێنیش دوای تەوالێت بەڕاستی زۆر زۆر مهمە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە هەست بە نیشانەکانی کرد زوو بچی فەحسەکەت کرد دکتۆر چی دەربارەی جۆری خواردنەکان ئایا جۆرێکی خواردنی دیاریکراو هەیە کە پێ وایە باشترە لێ دوورکەونەوە بۆ بەکتریای گەدا هیچ خواردنێکی دیاریکراو نییە بڵێ ئەمانە سوود بەخشن و ئەمانە زیاد بەخشن علاقی نە بە جۆری خواردن علاقی بە پاک و پیسیەوە هەیە لە ڕاستیە گرفتێکی تر بابەتی قورحەی مایدە یاخود برینی گەدەیە ئەمە چۆن ڕۆدا و هۆکارەکانی چین بەڵێ لە 170 بۆ 80 برینی گەدە و دوانزەگرە علاقی بەم هۆکارانەوە هەیە یەکەم بەکتریای ئەسپایلۆری بەکتریای گەدەکە باسمان کرد دوو دەرمانە ئازارشکێنەکانی وەکو گروپی نەنستیرۆیدڵ مەسەلەن وەڵتارین و پرۆفین و پۆنستان و هەتا دوایی هۆکاری تریش وەکو حەبی ئەسپرین و پلاڤیکس ئەمانەکە بۆ نەخۆشەکانی دڵ بەکاردێت هۆکاری سێم و چوارەم بریتی لە بەداخەوە جگەرە کێشان و نێرگە لە کێشان و ئەمڤەی پوشتی کە لەناو گەنجانە زۆر زۆر بەربڵاو بوو ئەمانە لە سا هەفتای هۆکارەکان هۆکاری تریشمان هەیە مەسەلەن هۆکاری بۆ ماوەی و تەمەن و سترێس و قەلەقی و وشک بوونەوەی ناو پۆشی گەدە و زۆشتی تریش دووبارە هەمان پرسیار دووبارەکەم و ئایا خواردن یا خواردنەوەیکی دیاریکرا هەیە کە هۆکار بە یاخود یارمەتی دەربێت لە دروستبوونی برینی گەدەیە بەڵێ مەسەلەن ینی ئەو کەسانی کە خواردنە زۆر زۆر ترشەکان ئەخۆن بەڕاستی زۆر دەوری هەیە بە تەکید یەکێک لە هۆکارەکان بە سووربوونە و ڕووشاوی وەکو برین ئەگەر درێژە بکێشە و هۆکاری تر لەگەڵا کۆبێتەوە توشتە بێ بە تەکید خواردنی پیسیش بە تەکید بەکتریای پێوەیە هۆکارێکە بەڵام وەکو ئەوەی مەسەلەن چا خواردنەوە و قاوە خواردنەوە و خواردن بە ئام خودی خۆی برین دروست ناکات پرسیارێکی تری ژار من حەزەکەم جوابیەوە پرسیاری خەڵکە و پرسیاری زۆر لە نەخۆشەکانە ئایا قەلەقی برینی گەدە و دۆنزەگرێ دروستەکە پرسیاری جەنابیشتە ئەو جواب مایە نەخێر بە تەنیا خودی خۆی برین دروست ناکات و دەرمانەکان باسمان لەوەکە کە
ئازارشکێنەکان ئەکرێ هۆکار بن. باڵێ بۆی وا باشترە و کەسانی کە پێویستیان بە دەرمانی ئازارشکێنی درێژخایان هەیە مەسەرە نەخۆشیە ڕۆماتیزمی سەوەفانی هەیە دکتۆری بەڕێز دەرمانەکەی بۆ نووسپی تو مەسەن تۆ سێ مانگ 4 مانگ لەسەرم حەبە بەردەوام بە و نەخۆشەکە خۆی پێشتر گرفتی گەدە و ڕیخۆڵی هەیە وا باشتر لەو حاڵەتەیە دووشت بکات. یەکەم پێش دەستپێکردنی دەرمانەکان فاسی بەکتریا ئەسپالۆری بکە ئەگەر هەیە بوو دەستکا بە عیلاجی بنبەرکردنی بەکتریاکە ئەمە یەک ئەگەر نەی بوو حەپی دژە ترشەڵۆک و دژەبرین وەرگێت حتا ئەو کاتی دەرمانی ئازارشکردنەکە بەکارێنێت. ئەمە بابەتێکی زۆر عیلمی و زۆر گرنگە. ئەگەر کەسێک کە برینی گەدەی هەبێ و بابەتەکە ئیهمال بکات و چارەسەر وەرنەگرێ مەترسیەکانی چین یاخود زیانەکان و گرفتە درێژخانەکانی گرفتە درێژخایەنەکانی برینی گەدە و دوانزەگرێ بریتی لەمانەی خوارەوە. یەکەم برینەکە قوڵە بێت ئەگەری کونبوونی هەیە نەخۆشەکە سکی ئاسە ئازارەکە زیادەکە و فریانەکەوێت ژانێکەکەتە مەترسیەوە پێڵم پێرفۆڕیشن. خاڵی دۆم بریتە لە خوێن بەربوون کە نەخۆشەکە ئەڕشێتە و شانەوەکەی خوێنی پێوە بوو پیسایەکەی ڕەش ئەبی خوێندەانی تووشی کەم خوێنێ بێ. خاڵی سێم بریتە لە گیرانی دەرچەی بینی گەدە و دۆنزەگرێت کە پێڵەن گاستێک ئاوتت ئۆپسەکشن ئەم حاڵەتە چۆن دەرەکەێت نەخۆشسکی ئاوسێ بەرد هەر چێگەخوا ئەڕشێتەوە ئیشتیهای نامێنە زوو تێرەخوا و بۆنی دەمی ئەگۆڕێت. خاڵی چوارم بریتە لە پەنیتریشن ئەنە جار برینەکە ئەوەندە زۆرە بێت کە ڕەبتێک دروستەکە لە بینی ئەندامەکانی دەرەوەی گەدەدا. دکتۆر گرفتێکی تر ئاوسانی سکو یاخود خەڵکێڵە کۆڵۆن عەسەبیم هەیە ئەوە چۆن ئەم نەخۆشیە دەستنیشانەکە؟ بەڵێ ئەم نەخۆشیە چییە؟ گرفتی گرژبوونی دەماری کۆڵۆنی درێژخایەن گرفتێکی زۆر زۆر باوە لە شوێنێکی و وڵاتە گرتوەکانی ئەمریکا لە 4 کەسی نەخۆشێک ئەناڵێنە بە مەدەزم نەخۆشیەوە تامان هۆکارەکان زۆر زۆرن بیدۆزەکان زۆر زۆرن دەربارەی ئەم نەخۆشیە بەڵام عادەتەن لە کەسانی گەنجە هەیە لە خەڵکانی سپی پێستاوە وەداخۆ لە ئافرەتانی گەنجە هەن لە هەموو تەمەنەکە ڕۆیە بە زیاتر لە گەنجانە ڕۆیە لەو کەسانی کە دایمەن بیرکردنەوەیان هەیە و خەلقن و تەوەتوریان لە ژیانیانە زۆر زۆر هەیە تامان ئەم نیشانە بەڕاستی نیشانکردنی هەڵەی زۆر زۆر بۆکرێت. کۆمەڵێک نیشانە هەیە نابێت لەم نەخۆشانە هەبێت تۆ ئەنجا ئەتوانی بڵێ کە گرژبوونی دەماری نیە. یەکەم نابێت کێشی دابەزی بووە کەم خوێنی نیشانە بە ترسی دەرەکانی کە باسمان کرد ئازارێکی بە شەو خەبەری کاتەوە تووشی زەردووی بووە پیسایی ڕەش بە خوێندانە کەم خوێنی یاخود نیشانە با بڵێن فەحسی هەوکردنەکانی خوێنی وەکو CRPSR و ئەمانی بەرز بێت هەر کەسێک گەمانی هەبێ نابێت پێ بڵێ تۆ قۆڵۆن عەسەبیت هەیە ئەمە غەڵەتە. نیشانەکانی چین بریتە لە ئازاری سک بە شێوەیەکی گشتیە نەجار لە بەشی خوارەوە نەجار لەسەرەوە ئاوسانی سک غازات پێچێ بەسکیانە هەندێک جار تووشی قەبزیە بن هەندێک جار تووشی سکچوونە بنە ڕەنگە نەخۆش هەبێ هەردووکانی تیاابێ باشە و نیشانەی تریشی زۆر لەگەڵا هەیە بەڕاستی بەس نیشانە سەرشکان ئەوانن کە من باسم کرد. چارەسەرەکان چین و ڕێنمە و چێ بۆ و نەخۆشانی کەم گرفتیان هەیە؟ بەڵێ چارەسەرەکان ئەوەیە یەکەم لانی دەرونی و دەماری خۆی زۆر زۆر گرنگی پێ بدات مەسەرەن بێتاقەتی محاولەکە کۆنتترۆلی خەمۆکی و بێتاقەتی خۆت بکە وەزشکە قەڵەوی کێش دابەزێنە ستاڵژیانە بگۆڕە ئەو شوێنی پێی نامرتاحی مەچۆ ئەو شتی پێی نامرتاحی سەیری مەکە بەڕاستی سۆشال میدیا ڕۆڵێکی زۆر خراپە گەڕلەوەیە هەموو هەواڵی ناخۆش و مردن و شەڕ و شۆڕۆمانە زۆر بۆی لانی دەرونی زۆر مهمە. دوو گرنگیدان بەلایەنە تەندروستەکەی خۆت ئەگەر نیشانەمە تێستدارەکانێت یان ڕاستەخۆ سەدانی پزیشک بکە باشە ئەگەر تەمەنی سەر و 45 ساڵە پێستە نازۆری کۆڵۆن ئەنجام بی و پێشەوەش کۆمەڵ فەحەزێ بەڕاستی گرنگە بیکات مەسەلەن غودەی سام هەندێک جا نیشانەکانی وەکو ئەو دەرەکە باشە غودەی تەمەڵ بە هەمان شێوەکە ئەو دەرەکە نەخۆشی گەرم و دانەوێڵە نەخۆشی برینی کۆڵۆنی درێژخایەن هەندێک جار کێشیەکەی لە بینانە بۆیە ئەبێ ئەگەرەزانی نەخۆشەکە درێژە ئەکێشێ و ژیانەتی تێکدا و سەدانی پزیشکی پسپۆرت بکەیت. دکتۆر خاڵک سەرنجڕانکی شام ئەویش ئەنجامدانی نازوورە لە 45 ساڵەوە ئەمەوێت باس لە گرنگی ئەو پشکنی نەما بۆ بکەین. بەڵێ نازووری کۆڵۆن لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا لە وڵاتە پێشکەوتەکان هەر کەسێک کە تەمەنی گەشتە سەر و 45 ساڵ ئەبێت نازووری کۆڵۆن ئەنجام بێت بۆ لەبەرەوەی شێرپەنجەی کۆڵۆن خۆشبەختانە شێرپەنجەیە کە ئەتوانی لە خۆناغە سەرەتەکانە چارەسەری بکەی و ئەتوانی ڕێگری لێ بکەی بۆیە تۆ کە نازووری کۆڵۆن ئەنجام ئەدەیت هەر گرەیەکی سەرەتایی شێرپەنجەی کۆڵۆن هەر گۆشتێکی زیە هەر وەرەمێک
ئەتوانی لە قۆناغ 1 و 2 لای بەری بەڕاستی ئەمە خۆمان ئێستا بە تەکنیکی تازە بە تەکنیکی EMR ESD تەنانەت شێرپەنجە سەرەتایەکان لا ئەبین کە ئەمە هۆکارێکە بۆ بنبڕکردن و ڕێگریکردن لەو شێرپەنجێ بۆیە زۆر گرنگە ینی ئەم بەرنامەیە بخرێتە پرۆتۆکۆڵی کەرتی تەندروستیەوە و ینی هۆشیاری گشتی لێ ئاگدار بکرێت کەتی دەندروستی زۆر ئەرتیمانی پێ بدات چونکە شێرپەنجەکە ڕێگری لەکرێت ڕاستی. دکتۆر پرسیارێک بابەتێک لە بیرمان نەچێت چارەسەرەکانی برینی گەدەچین بزان باسمان نەکەین. بەڵێ چارەسەرەکان ئەگەر هۆکارەکە بریتی بوو لە بەکتریای ئوسپایلۆری ئەوە چارەسەریەکەی دوورکەوتنەوە لە خواردنانی کە نەخۆش ناڕەحەتەکە شتی سۆرۆکراوتون و تیژ و ئەمانەی کە پێی ناڕەحە دەبیت باشە دەرمانی دژە ترشەڵۆک وەرگێت ئەگەر هات و دووبارە و سێبارە بوو وا باشتر نازۆری گەدە ئەنجام بات هەر برینێکیش لە گەدە هەبوو ئەبێ پزیشکی پسپۆر زەرعی لێ وەرگێت بۆچی چونکە لە سا 5 بۆ دەی ئەو برینانی کە لە ئەسنای نازورە وەکو پاک وەکو برینێکی پاک و بێکێشە دەرەکەوێت دواتر دەرەکەوێت لە زەرەکە دووربێت شێرپەنجەیتە بۆیە ئەگەر نیشانەکان درێژەی کێشە وا باشترە نازۆر ئەنجام بدات. دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە چۆن تەندروستی کۆ ئەندامی هەرسمان پارێزین بۆ باسی چەند خاڵکی زۆر گرنگی کرد و ئەمە بە شێوی گشتی باس لە پاراستنی تەندروستی کۆ ئەندامی هەرس بکەین و ڕێنماوی چێ بۆ هاڵاتیان و کۆتا بابەتیش ئەوەی هەڵە تێگەشتانە چین کە ئەتوێ بۆ چارەخوازەکانی ڕاستکەیتەوە. بەڵێ ڕێنمایەکان بە شێوی گشتی یەکەم وەرزشکردن ئەبێت وەرزش بەشێک بێت لە ژیانت لە هەفتەیەکە لایەنی کەم 3 ڕۆژ وەرزش نیو سەعات ڕاکردنێک کە کەمێک تەنگەنەفەس سێ بکات لیانی دڵا سەریەکە مە زۆر هەر پێت ناکرێت هەفتی جارێک دوو جار کەس نییە نەتوانێەوە بکات بەڕاستی. دوو ئەگەر قەڵەوی کەش دابەزێنە ئاسانە ڕێگەکانی کەش دابەزان زۆر ئاسان ینی بڕۆژوو بوونی زانستی لە هەشتی ئەوارە تا 12 ئەگەر بەرگە ئەگریت مەسەلە ناتەوێت وەرزش وەکو پێویست پێت ناکرێت ئەبێ گرنگی بۆی کە پارێزی بکەیت و کەم خۆری بکەیت باشە. خاڵی سێم دوورکەوتنەوە لە جگەرە کێشان و نێرگە لە کێشان و خواردنەوەی مادە کحۆلیەکان. خاڵێکی تر بریتێ لە دوورکەوتنەوە لە وەج بە سەریعەکان فاسفود بەڕاستی ینی خواردنی بڕێکی زۆر کالۆری لە ژەمێکدا و زۆر خۆریکردن بەڕاستی شغ لە هۆکارەکان. نقطەیەکتر بیتە لەو دوورکەوتن لەو خواردنانی کە تۆپی ناڕەحە دەبیت چونکە دکتۆر ناتوانێت پێشبینی بکات تۆی بەڕێز نەخۆشی بەڕێز چه خواردنێکی پێەکەی و چی پێ ناکەوێت بەسەن لەو کەسانی کە کێشەی کۆڵۆنیان هەیە کۆڵۆن عەسەبیان هەیە بە فاسۆلاتێکە چه هەیە بە نیسک هەیە بە مەسەلەن بە پیاس هەیە بە سیر بۆیە خۆت ئەبێ لەو حاڵەتەیە دکتۆری خۆت بی بزانی چیت پێەکەی و چی پێ ناکەوێت. خاڵێکی تر و لە هەمووی مهمتر هەر کاتێک نیشانە مەترسیدارەکانی کە باسمان کرد دەست بەجێ ڕاستەوخۆ سەدانی پزیشکی پسپۆر بکە. ئەخیر خاڵ بریتە لە هێوەرکردنەوەی باری دەرونی و گرنگی پێدان بە لایەنی دەرونی نەخۆش. دکتۆر هیچ هەڵە تێگەشتێک هەیە بتوێت بۆ چارەخوازەکانی ڕاستکەیتەوە؟ وەڵی اینجا هەڵە تێگەشتن زۆرە بەڕاستی ینی مەسەلەن هەر بوارێک بگری کۆمەڵە هەڵە هەیە مثلا ینی تۆ باسی برینی باسی بەکتریاگە دەمان کرد مەسەن بەکتریاگەدە هەر لە ناوەکی خۆی زۆر کەس پێ لە ڤایرۆس کە ئەمە خۆی بەکتریایە باشە نەخۆشەکە وازانە بەس لە خواردنەوە تووشەبی بەس خۆی وانە مەسەن داک بۆ مناڵێک گوێزە تۆ ژن بۆ پیا و هەی لە مناڵیە توش بوو ناچالاک بە لە خۆناغی گەوریان نیشانەکانی دەرەکەوێت وازانە نەخۆشەکە مەسەلەن بە 10 ڕۆژ عیلاجەکری و ئیتر دوایە توش یعنی هیچ کێشێکە بە دروست ناکە هەڵەیەکتی بیتەرە نەخۆش عیلاجەکە وەرەگرێ بەس یاخود هەڵەکە هی پزیشکە هی نەخۆشە نایە بزانێ ئەو بەکتریا دوای دەرمانەکان بڕ بووە یانە یاخود هەڵەیەکی تر ئەوەیە کە نەخۆش نیشانە مەترسیدارەکانی تیا یا فاسی ئەسپایلۆریەکە ئەمەش غەڵەتە تۆ بێت لە حاڵەتە نازۆر پێی چکە ڕەنگەم برینەکەت پاک نەبێت شتی تر بێت ڕەنگە ئەسڵەن تۆکی برینە نەبێت شتی تر هەبێ خوا نەخواست گرێ دەبێت تەمەلێ 40 ساڵە بۆ چی فاسی ئەسپایلۆریەکی پێیسە بەنازورە تۆ بەڕاستی لە ئایلەکە تا براکەت پورت مامت شێرپەنجەی گەدی هەیە تۆ ئەم ئەفاسە چیەکی هەڵەیەک ترەوەی مەسەلەن نەخۆشەکە پێسی بەنازور هەڵە دەی تۆ من نازۆر ناکەم سۆنەرەکەم ئێبرای باوکم مەعیدە بە سۆنەر دەرناکە مەکێکی لە کێشەکان کێشەیش ترەوە مەسەلەن ڕێگەی دەستنیشانکردنی بەکتریاکەی مەسەلەن بەخوێن کردووە کە هیچ سوودێکی نییە بۆ دەستنیشان ناکات یعنی شتتر زۆرن وەکو ئەو نمونەی تر کە باسم کرد مەسەن ئازارەکەی لێرە جۆری ئازارەکەی لەگەڵ کێشەی مەعیدە و کۆڵۆنا ناڕۆ لەگەڵ کێشیت
نەخۆشەکانی دڵە ئەڵێ بەخوانی بزەبەت ئەڵێ بەخوانی چۆ یا مەسەڵەنەوە سەرسەنگم قورسە و بڕۆشن زیاکە تۆ بە تەختی تێ بکەی بۆیە گرنگە دکتۆر کاتێکی باش بە نەخۆش بات بڕوا بکە گوێگرتن لە نەخۆش هستریتێکین تۆ خۆت پزیشکی ئەزانیت گوێگرتن لە نەخۆش تێگەشتن لە نەخۆش لە سایە هەفتەی نەخۆشەکان دەستنیشانەکە بڕوا بکە لە سایە 30 نەخۆشەکان پێیسی بۆی تۆ بینێری بافاحس ئەمە و هەڵانێک ئێستا لە بێمەوە بە گرنگێزانە زۆر سپاسی دکتۆریان بۆ زانیارەکانە هەربژی سەرکەوتم سەرەتی بۆم ناگە خوازمش زۆر سپاس کە تا سەبینە و بیسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بوون.